سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی تیم لە خزمەتیەوەیە بم. بەڕێزان بەرنامەی تیم تایبەتە بە قسەکردن لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا 6/6/2021 ئەو بەروارەیە کە لەلایەن مستەفا کازمی وەکو یەکێک لە کارنامەی حکوومەتەکەی خۆی بڕگێک لە کارنامەی حکوومەتەکەی خۆی کە وەکو لایەنە سیاسی عێراقیەکانیش دەڵێن هەر بۆ ئەو مەهامە مستەفا کازمی و بە سەرۆکوەزیران دیاری کردو بۆی کە لە 6/6/2021دا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا بەڕێوە بچێ. ئەوەی جێی پرسیارە لە ناوڕاست و باشووری عێراق قسە زۆر مقۆمخۆ زۆر لەسەر بابەتی هەڵبژاردننی پێشوەختە و کاتەکەی و بیان و مبەڕیری زۆر هەبوو لەسەر ئەمە، بەڵام لە هەرێمی کوردستان و تاوەکو ئێستا کەمترین قسە لەسەر ئەم بابەتە کراوە، کەمترین لایەنی سیاسی و تێتی کە 6/6 قبوڵە یان قبوڵ نییە، یان هەر قسەیەکی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختە تاوەکو ئێستا وونە. ئەمانەوێت لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قسە بکەین لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا. دیارە لە ناوچە دابڕێنراوەکان گرفت دروست دەبێ لە ئەو ناوچانی کە فرەباز نەدەبن کە وەکو دەزانن لە یاسای هەڵبژاردنەکە داوا دیاریکراوە کە پارێزگا بازنەیەکی تەواو نابێ، بەڵکو دەکرێت بە بازنەی بچووکتر و لەسەر ئاستی قەزا و هەندێک ژمارە و داتا هەیە لەسەر ئەوە گرفت هەیە لەسەرەوە قسەی لەسەرەکەین، یاسای کۆمیسیۆن قسەی لەسەرە، یاسای هەڵبژاردنەکان لە عێراق قسەی لەسەرە. ئەم بابەتانە هەموو گفتوگۆی لەسەرەکەین. دەمانێت بزانین ئێستا لە بەغدا و لە ناوڕاست و باشووری عێراق دوایین زانیاریەکان و ئامادەکاریەکان لەسەر ئەم بابەتە چین. خۆی ئەسڵەن پرسیارەکە لە هەمووی سەرەکی تر ئەوەیە کە ئایا مستەفا کازمی یان عێراق ئامادەیە لە 6/6 هەڵبژاردن بکە؟ ئایا مستەفا کازمی کە چوو بۆ ئەمریکا لەگەڵ دەسەڵاتدارانی ئەمریکا و توێژی کردو دەبێت قسەی لەسەر ئەم بابەتە کردبێ؟ ئایا ئەمریکیەکان یان ئەو وڵاتانی کە قسەیان هەیە لەسەر ڕەوشی سیاسی و دۆخی حکومڕانی لە عێراقدا تەداخولیان هەیە قسەیان چیە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا؟ و بە گوشتی یعنی تەرکیزەکەمان لەسەر بەشداری کورد و پێکهاتەی کورد و هەوڵی کورد بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا دەبێت. سێ میوانی سەرەکیمان لەگەڵدا دەبن. هەرێک لە بەڕێزان ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، ڕابیحە حەمەد ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان، ئاراز محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی دهۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ژمارەیەکی دیکە لە کادران کە بە سوپاسەوە میوانن لە ئەستۆدیۆی بەرنامەی تیم. سوپاس بۆ ئێوەش کە بینەر دەبن. لە پاش ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 بۆ یەکەمین جار پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی دیموکراسی لە عێراقدا پەیڕەو کرا و چەندین حزب و لایەنی سیاسی بەشداریان کرد لە پرۆسەی دەنگدان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ساڵی 2005 خولی یەکەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو کە 12 لایەنی براوە 320 کورسیان بەدەستهێنا کە 69 کورسی هی لایەنە کوردستانەکان بوو. ساڵی 2005 خولی دووهەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو کە 12 لایەنی براوە 232 کورسیان بەدەستهێنا کە 47 کورسی هی لایەنە کوردستانەکان بوو. ساڵی 2010 خولی سێهەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو کە 14 حزب و لایەنی سیاسی و کەسایەتی عێراقی 325 کورسیان بەدەستهێنا کە 57 کورسی هی لایەنە کوردستانەکان بوو. نیسانی ساڵی 2014 خولی چوارەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو کە 15 حزب و لایەنی سیاسی و کەسایەتی عێراقی 286 کورسیان بەدەستهێنا کە 52 کورسی هی لایەنە کوردستانەکان بوو. ساڵی 2018 خولی پێنجەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچوو کە 39 حزب و لایەنی سیاسی و کەسایەتی عێراقی 329 کورسیان بەدەستهێنا کە 56 کورسی هی لایەنە کوردستانەکان بوو. واش بڕیارە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 1 حوزەیرانی ساڵی 2021 بەڕێوە بچێ پاشەوەی سەرۆکوەزیرانی عێراق ئەو کاتی دیاری کرد بۆ هەڵبژاردننی پێشوەختە، بەڵام هێشتا یەکلان نەبووتەوە کە ئایا هەموو لایەنە سیاسیەکان با هەڵبژاردننی پێشوەخت رازین؟ هەرچەندە ئەگەری ئەوە هەیە شێوازی هەڵبژاردنەکان وەکو پێشوو نەبێ، یاسای هەڵبژاردننیش گۆڕانکاری تێدا بکرێت و ڕێژەی کورسیەکانیش کەم بکرێتەوە. هەرچی پەیوەندی بەلایەنە کوردستانیەکانیشەوە هەیە هێشتا بەڕسمی بۆچوونی خۆیان دەرنەبڕیوە. بەڕێزان دەمەوێت لە کاک ڕزگارەوە دەست پێ بکەم. هەموو کۆندای مەکتەبی سیاسی و هەمووەکو ئەوی کە مێژووی کاک ڕزگار دەزانین لەگەڵ هەڵبژاردن و کۆمیسیۆندا. کاک ڕزگار پرسیارت تایتڵە گشتێکە دەکەم، بۆچی تا ئێستا لایەنە سیاسی کوردەکان، بۆچی تا ئێستا هەرێمی کوردستان، سەرۆکایەتی هەرێم، حکوومەت، یعنی حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان قسەیان لەسەر ئەم بابەتە نییە، قسەیان لەسەر 6/6 نییە؟ یعنی ئێمە ئامادەین کورد هیچ کێشەی نییە یان جارێ هێشتا نەکەوتینێتە خۆمان قسە لەسەر ئەم بابەتە بکەین؟ چییە مۆزوعەکە؟
زۆر سپاس. سەرەتا لایەنە سیاسیەکانی کوردستان هەمویان چۆن دەڵێ بە شێوەیەک چاودێری ئەو یاسا تازەیەکەن. یاساکە ڕاستە بەشێکی زۆری تێپەڕیەوە دەنگی لەسەردراوە، بەڵام دوو بابەتی گرنگ هەیە کە تا ئێستا چۆندرە دەنگی لەسەر نەدراوە. یەکێک لەوانە کە فرە بازنەیەکەیە، واتە دیاریکردنی بازنەکان. من پێم وایە لایەنە سیاسەکان لە نێوانی خۆیان ڕەنگ بێت لە ڕاگەیاندن و ئانەوەکو پێویست باز نەکراوێ، بەڵام لە دانیشتەکان و لە کۆبوونەوەکانی خۆیان و لە بەغدادیش لە نێوان فراکسیۆنەکانی لایەنە سیاسیەکان قسە و باس هەیە لەسەر بابەتە. بەشێکی زۆری لایەنەکان من ئاگادارم لەگەڵ ئەوە نین کە فرە باز نەبێت. ئەو یاسا تازەیە کە دەنگیشی لەسەردراوە کە هەر پارێزگرایەک بکرێت بە چەند بازنەیەک، ئەوەیشی کە یاعلان کراوە یا ڕۆژی 6 هەز دەکەم زیاتر بۆ ڕازیکردنی شەقامە لەبەرەوەی فشارێکی زۆر لە باشوور و ناوەڕاستی عێراق لەسەر حکوومەتەی ئیستا تازەیە هەیە. ساڵانی بابنی چەند مانگێکی زۆر خۆپیشاندان و قوربانی و کەمی خزمەت گوزاری لەو شوێنانە ئەوانە هەمووی بەسەریەکەوە کاریگەری هەیە لە خاوڵاتیانی باشوور و ناوەڕاستی عێراق. بێتاقەتی خۆیان لە نەبوونی خزمەت گوزاری ئەوانە هەمووی بەسەریەکەوە داواکارن کە یان ئەو فشارێکە کردویانە بۆ ئەوەی بە هەر شێوازێک بێ. خۆ شەقام نەهاتووە داوا بکات قانونی انتخابات گۆڕانکاری بەسەر بێت. خەڵک چاوەڕوانی ئەوەی هەڵبژاردنێک بکرێت ئەو کەمی خزمەت گوزاری و ئەو پێداویستیانی کە لەوێ نەکراوە لە ڕێگای خەڵکی تازە دەموچاوی تازە بێتە پێشەوە. من ئەگەڕێمەوە بۆ هەڵبژاردننی 2010 لە 180 ئەندام پەرلەمانەکانی عێراق گۆڕانکاری بەسەرات، خەڵکی تازە هاتە پێشەوە. ناڕەزایی خەڵک لەسەر خزمەت گوزاری پێداویستیەکانی ژیانیانە. بەڵام حکوومەتی کازمی ئیساکە بەڵێنێکی داوە کە دەڵێ لە 6 من پێم وایە گەر دواتر بێنی سەر بابەتەکان لە ڕووی هوەری و لە ڕووی فەنی و لە ڕووی زۆر بوارەوە ناتوانێت لەو قۆناغە بکرێت. بەڵام کوردستان ئێستا هەموو حیزبەکان لە چاودێریکردنی بارودۆخەکەیە لە نەتیجەش بڕیار و کۆدەنجیە بێت. باشە، من دوایی قسەم دەبێت لەسەرەوەی بە تایبەتی تر یەکێتی چی دەڵێ لەسەر ئەم بابەتە و ئەو ڕێگریانش حەز دەکەم دواتر هەر باس بکەی ئەو موبەڕیرانی کە باز دەکرێت لەسەر 6 چین و ئایا تا چەند واقعین حەز دەکەم دوای ڕوونی بکەیتەوە لەگەڵ هەڤاڵ ڕابیحە باسێکی بەغدا بکەین. ئەوەی کە تۆ دەیبینی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێواچێ لە 6 ئەوەنی کە ئاگاداربی عێراق ئامادەیە؟ بەڵێ سپاس خۆی سەرەتا دەستخۆشیێم بەرنمەتانێ دەکەم. بەرنمێکی گرنگە بە تایبەتی کە ئێستا لە خۆ ئامادەکردنن بۆ هەڵبژاردن، چونکە ڕاستی عنی لەوانەیە لە وڵاتی ئێمە خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن تۆزێک جیاواز بێ لە وڵاتان بە هەڵا دایمەن 1-2 مانگ پێش هەڵبژاردن دەکەونەخۆ. بەڵام لە ڕاستیدا لە ئێستاوە لە بەغدا جمجۆڵی نێوان پارتە سیاسیەکان دەستی پێکردێت چ بۆ کارکردن لەسەر شێوازی یاسایەکە، کارکردن لەسەر بازنەکان و چۆنیەتی دابشکردنی پارێزگاکان و چ کارکردن لەسەرەوەی تەحالفات یاخود بتوانن ئەم یاسایە بگۆڕن یاخود هەڵبژاردن دەکرێ یان ناکرێ. بەپێی ئەوەی کە دەبینین دۆخەکە لە بەغدا تۆزێ بە زەحمەتی دەبینین کە ئەم هەڵبژاردنە لە 6 دا بکرێ. هۆ کار زۆرە. بەروارەکە زەحمەتە یان پرۆسەکە دوای لە ڕووی سیاسی و زەحمەتە؟ باز لە هەموو بوارەکان بکەین. یەک لەوانە یاسایە کە ڕێککەوتن لەسەر ئەم یاسایە زاری پەرلەمان لە پشووی خولی یاسایەتی یەکی نوەگەر دەست بەکار بێتەوە و بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆی پارێزگاری تەندروستی ماوەیەکی زۆرە پەرلەمان کۆ نەبووتەوە. لەوانەیە لە 6 مانگی ڕابردوو تەنها 2 دانیشتنیان کردوویش بۆ متمانەدان بە کابینەکەی بەڕێز کازمی. زەحمەتە لە کاتی کۆبوونەوەیە و بە ئاسانی بگەنە بڕیارێکی کۆتایی لەسەر ئەم مادەی کەماوە بۆ دابشکردنی بازنەکانی شارەکان. ئەمە 1-2 چۆنیەتی دابشکردنی شارەکان کێشەی زۆر لەسرە، بە تایبەتی هەندێک شار تەداخلاتی زۆری تێدا هەیەواتە تێڵکێشی نێوان پێکاتە جیاوازەکان. بۆ نمونە شاری کەرکووک، شاری مووسڵ، شاری باعقوبە و سەلاحەدین و تەنانەت لەوانەیە لە نێوان باسکردن لەسەر دابشکاری بازنەکان حەزەکەم هەر کاتێکی زیاتری بینێت زۆر گرنگە بەڕاستی هەم ئەوە هەم بابەتی نەبوونی لیست و هەڵبژاردننی تاکەسی و ئەوانە. بەڵام هەر لەسەر ئاستی عێراق ئەگەر پرسیار بکەم شیعەکان زۆرترین وەکو کوردەواری دەڵێ ڕوبیانویان بۆ 6 هەیە. شیعەکان لە ناو خۆیانە
هەموو دەزانین نێوماڵی شیعی نێوماڵێکی ڕێک نییە ئێستا شیعە خۆی زانێت کە زۆرینەیە لە عێراقم بڕوبیان و بۆ چییە؟ خۆی ئەخشیعە بڕوبیانەکە لەبەرەوەیە لە نێوان پارتە سیاسەکان ناکۆچیی زۆر هەیە ئەگە بە بەراورد لەگەڵ خولی یەکەمی پەرلەمانی عێراقا کە یەک ئێتیلافی شیعی هەبوو 128 کورسی پەرلەمانیان هەبوو هەرچی بیانویست بە بڕیا لەناو پەرلەمانە ئەیان گۆڕی بەڵام لە دوو خولی دووەمەوە دەستی پێکرد بە دابەشبوونی شقامی شیعی بەسەر گروپ و حزبی جیاوازدا تەنانەت حزب گەورەکانیش ئینشقاقات کە تەنێوانە بۆ نمونە مەجلیسی عالا بۆ نمونە حزبی داوا کە دوو حزبی دیاری ناو خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون ئێستا ئەوانە دابەش بوون بۆ چەند گروپێک کە دژایەتی یەکتریش دەکەن نەک هاوپەیمانێتی یەکتر و هێزی میلیشیای چەکداری زیاتر بۆ ئێستا لەم خۆلە بەتایبەتی لە قۆناغی هاتنی داعش لە 2014 بۆ هۆی دروستبوونی گروپی چەکداری لە نێوان شیعەکان زیاتر و لە نێوان حەشدی شعبیش کە وەکو هێزێک بۆ ڕزگارکردنی مووسڵ لە دەست داعش دروست بوو ئەو کاتە ئێستا بووە بە چەند گروپێکی جیاواز ئەمانە هەموو دانێ وەکو تاچش بێ بەشداری لە هەڵبژاردن بکەن حیزبە سیاسیەکانی شیعەکە پێشتر حکومڕانی عێراقیان کردیان مەترسیان لەوە هەیە کە ئەم جارە ئەوان لەم هەڵبژاردنە بدۆڕێنن و خەڵکی لەم میلیشیا چەکدارانە بەهۆی ترس و تۆقاندن و کۆنتڕۆلکردنی شەقامی شیعە بتوانن ئەوانە سەرکەوتن بەدەست بێنن ئەو کاتە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئیداری لە دەست ئەم حیزبە کە مێژوێکی خەبات و قوربانیدانیان هەبووە لە گۆڕپانی سیاسی عێراقا و دەستێکی باڵیان هەبووە لە ڕوخانی ڕژێمی بەعسا ئەوانە ڕۆڵیان نەمێنە لە داهاتوودا مەترسێکی زۆری لەسەر هەیە و لە لایەکی تریشەوە وەکو ئەوی گوێبیست دەبم لەسەر کردە شیعەکان زیاتر کە لە بەغدان لەسەر ئەوەی ئەگەر خولی یەکەمی پەرلەمانی عێراق کە لە شێوەی بازنەی داخرا و ئەنجام درابوو دەتوانرا لە نێوان چەند کوتلەیەکی سیاسی بە ئاسانی گفتوگۆ بکرێ بگەنە ئەنجامێک بۆ بڕیاردان لەسەر هەر یاسایەگە لەسەر هەر بابەتێکە بە کە پەیوەست بە بەدەنگدان بەڵام ئێستا لە قۆناغەکانی دوای ئەوە قڕز بووە کە چەند حزبێکی زیاد دەیان حزب لە ناو پەرلەمانی عێراق هەیە لەوانەیە لە داهاتوودا ئەگەر ژیانە دیموکراسیەکی زیاتر کرد ئەمە يعني ئەم جۆرە نەخێر بۆ عێراق ئەم شێوازە دیموکراسیە زەرەر بە پرۆسی سیاسی و ئیدارەدانی عێراق دەگەێنێ و گەیشتن بە ئەنجام بۆ دەرکردنی پرۆژە یاسایە گیان بۆ ڕێککەوتن لەسەر چۆنیەتی پاراستنی عێراق و بەڕێبردننی عێراق زۆر قڕستر بووە بە بەراورد لەگەڵ خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بۆیە بە بڕوای من ئەگەر لە داهاتوودا بە شێوەی کاندیدی تاک بێ ئەوە پرۆسی سیاسی لە عێراقا و ئیدارەدانی عێراق و دەرکردنی یاسا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا زۆر قڕستر دەبێت لەوەی لا قۆناغەکانی ڕابردوو بینیمە باش کاکە ئاراسەوەی کە دەرەنجامە ئەوەیە کە هەڵبژاردننی پێشوەختە لە ژێر فشاری شەقامی عێراقیە یعنی شەقامی عێراقی هاتنە سەرجادە بەغدایان تەنی وتیان دەبێ ئەم بەرپرسانی ئێستا هەن نەمێنن و هەڵبژاردننیی پێشوەختە لە عێراقدا بەڕێوە بچێ گرفتی عێراق هەڵبژاردننی پێشوەختەیە پێش ناکەوێت پرۆژەی خزمەتگوزاری نییە گەندەڵی زۆرە یعنی ئەوەی کە هەمومان دەیبینین لە شەقامی عێراقی و ژیانی سیاسی و حکومڕانی و پەرلەمانی لە عێراقدا هەیە گرفتەکە بە هەڵبژاردننی پێشوەختە حەلە بێتەوە دیارە خۆتان دەزان وەزعی عێراق لە دوای 2023 و حکومڕانی لە عێراق جیاوازە هیچ سیستەمێک نییە لە عێراق تەنانەت میلیشیەکانیان حیزبە ئیسلامیەکان حکومڕانی دەکەن لە عێراق و بە تایبەتی شیعە و لە حکومڕانی عێراق شیعە لە حکومڕانیکردن فەشەلێکی گەورانی هێناوە ناتوانانی حکومڕانیی ڕەشید بکەن لە عێراق و وردە دەپوکێنەوە و لەوانەیە حیزبەکانی تر کە بێنەوە پێشە بەڵام بۆ ئەم هەڵبژاردنەی کە بە هێزی جەماوەر لە پەرلەمان مەوعدی هەڵبژاردنیان وتم پێویستە بۆ هەڵبژاردننی پێشوەختە بکرێەوە یاسایەکان دەرچوان من بە قەنەعەتی خۆم پێم وایە ئەو یاسایە کە دەرچوو ئەو کاتە لە پەرلەمان کە دەرچوو بۆ تەعقیدکردنی انتخابات بلو انتخاباتەکە نەکرێت بە تایبەتی بەشێک لە لایەنەکانی ناو پەرلەمانی عێراق ئەم یاسایان تەرخان کرد و ئەم یاسانە داڕێژ بۆ ئەوەی هەڵبژاردنەکە نەکرێت چونکە ئەم یاسای خۆتان دەزانن عێراق منتیقەی زۆر ئالۆزترای بە تایبەتی لە سنووری جوگرافیەکانەوە بە تایبەتی ئەو پارێزگانی کە هێشتا کێشەی مادەی سەوتسلی هەیە کەرکووک کە دیاڵێ هەتا سنوورە جوگرافیەکانشان کێشەی گەورەی هەیەوە زاری ناو خۆی حیزبەکان و شەقامی عێراقی خۆتان دەزانن لەسەر بەتایبەتی مەوزوعی عەشائیرەکەی زۆر زاڵە بەسەر هەموو ناوچەکانەوە بەتایبەتی لە باشوور و منتیقەی سونەکانیش بە ئەوە کێشەی زۆر گەورەوە قوڵ دەخڵێنەوە لە داهاتوو زەرەر بە پێگەی سیاسی عێراق دەگەینێ و ڕۆلی وەکو عێراق چوارچێوەی دەوڵەتێکی بەهێز لاواز دەکەوە لە ڕووی دیموکراسیەوەش پێم وانیە ئەوەندە سوودمەند بێت چونکە تۆ کاندیدێک دەتوانێت
لە ئاستی پارێزگایە کە باشتر ڕۆڵ ببینێ زیاتر خزمەتی شارەکەی گشتی بکاتەوە بتوانێت دەنجی جەماوەری زۆرینەی لوخراوچی بەڵام لەوانەیە لە شاری لە قەزایەکە حیزبێک ڕقەمێکی باشی هەبی بەکەیف خۆ کاندێک دەربچێنی لەوانەیە شایستەی پەرلەمانیش نەبێت ئەمانە هەموو کێشەی قوڵن کێشەی حکومڕانی عێراق و لە داهاتوو لە ئێستا بەو فۆرمەی ئێستا بەو شێوازە بەو عەقلێتی ئێستا حکومڕانی ناکرد لە عێراق وە تایبەتی لە دوای ساڵی 2014 و هاتنی داعش دروستبوونی میلیشیاکانی شیعە کێشەی گەورەی بۆ حکوومەتی عێراقی دروست کردووە چ لە ڕووی تەکالیفی مادیوەوە لە ڕووی دیسپلینی حکومڕانی لە عێراق ئەمانە هەمووی کێشەی گەورەن لە داهاتوو دەبێت بە یاسایەک ڕێک بخرێ ئیرادە هەبیت لە نێوان لایەنە سیاسیەکانەوە بە تایبەتی ئەو لایەنە کە دەتوانن خزمەتی زیاتر بکەنەوە فکرە و بیر و بۆچوون و ئایدۆلۆژیای باشیان هەیە بۆ پێشکەوتنی وڵاتەکە و عێراق ئەم عێراقی کە دەبینن دەیان قومیاتی تێدا هەیەەوە مەزاهبی جیاجیای تێدا هەیەەوە لە ڕووی نەتەوایەتیەوە جیاواز تێدا هەیە بسەرم کورد هەیە عەرەبە تورکمانی جە شیعەیە و سونەیە کۆمەڵک ینی مەشاکلی قولی هەیە لە دروستبوونی و عێراق مەشاکلی قولی بۆ تا دەگەشت ئێستا بارودۆخەکە ئالۆستر بووەوە لاەنە دەرەچیەکان کە دەوروبەر و ئەقلیمی دەستی گەورە تێدا هەیەەوە ینی ڕاستە لە ڕووی سیادەوە سیادەی هەیە بەڵام تا ئێستا هەیمەنەی نێودەوڵەتی لەسەر حکومڕانی عێراق دەرباز نەبوون بووە ئەمانە کێشەی قوڵمەگەر من بیکەم دوایچمە لای میوانەکان بەڵام لە هەڵبژاردننی پێشوەختەیە بە کورتی جوابم بیتەوە خەڵکی عێراق سوود دەبینێ خەڵکی عێراق قۆناغەکە تێئەپەڕێنێ خۆشگوزەران دەبێ یان پێ دوایە ئەوەی کە هەیە ئەو ڕووداوانی کە ڕوودەدەن ئەو ماڵوێرانیانی کە هەیە ئەو گەندەڵیانی کە هەیە ئەو پرۆسە خراپی کە هەیە لە عێراقدا بەڵبژاردننی پێشوەختە چارەسەر نابێ و خەڵک چاوەڕێوەنەکە وڵای خوشی بەڕێزم ڕاویحەخان قسەی کرد بە تاکید من تەئیدی دەکەم کە ئێستا لە نێوان 20 لایەنی سیاسی ناتوانن حکومڕانی چێڕەشید بکەن و دایمە کێشە هەیە لەسەر پۆستە سیادیەکان لەسەر دانانی سەرۆکی حکوومەت لەسەر بەرنامە و شتێکی باش بۆ حکومڕانی لە عێراق اینجا ئەم پەرلەمانی عێراق 320 کورسی قورب بێتەوە بەسەر خەڵکی تاک اینجا ئەو هەموو ئەفکارە جیاوازە بە دڵنیایەوە زۆر ئەسەم دەوی بۆ حکومڕانی عێراق وە تەسەوەر دەکەم زەرێکی گەورە بە پێگەی عێراق بگەینێت چکە ئێمە لە ڕووی دیموکراسیەوە تاچی عێراق نەگەشتە ئەو ڕادەیە بتوانی نوێنەرە حەقیقەکەی خۆی دیاری بکەوە سپاس دەکەم کاگاڕاست بەڕێزان پێم خۆش ئەگەر ئێوە پرسیارتان هەبێ قسەیەکتان هەبێ لەسەر بابەتەکە بەشداری بکەن فەرموو ئەگەر خۆشتان بناسێنن ببورن بە میوانەکان و بە بینەریش ناومبانەیە ئەندامی سکرتایەتی کۆمەڵی خوێندکاران دەستان خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان من پرسیارێکم هەیە بۆ بەڕێز کاک ڕزگار باسی ئەوەی کەوتی لەوانەیە لە ناوخۆ و لە کۆبوونەوەی حیزبەکانە لە ناو خۆیانە ینی باسییان لە مەوزوعە کردوێ کە وەکو پێویست لە ڕاگەاندنەکانە باز نەکرابێ ئەوە کات لە نەتیجە لەوانەیە بگەنە بڕیاری کۆتایی و کۆدەنگێک هەبێ لەسەر مەوزوعی هەڵبژاردنەکە ئەم هەڵبژاردننی پێشوەختی ئەگەر بکرێ ئەگەر حیزبە کوردیەکان نەگەێنە کۆدەنگیەک یا خۆت ئەم فرا بازنەیە ئەتوانین بڵین چ زیانێکە بێ بۆ حیزبە کوردیەکان و چ زیانێکە بێ بۆ حیزبە بچووکەکان و بە تایبەت تریش بۆ حیزبە کوردیەکان ئەگەر زیاتر لەسەرەوە شکردنەوەمان بۆ بکات زیانەکانی فرە بازنەی بۆ حیزبە کوردیەکان چ زیانێکە بێ بەگشتی لە عێراق و لە ئەوەی ئەوانە بەڵێ بە تایبەتتر بۆ کورد باش و ئەگەر حیزبە کوردیەکان نەگەنە نەتیجەی کۆتایی لە نێوان خۆیانە بە هەر جۆرێک ڕێبکەون بۆی کە چ شتێک بۆ سوودی کووردە بۆ قازانجی کووردە نەگەنە ئەو کۆدەنگە لێرە کورد بە چ جۆرێ زەرەکانی لەکوێ دەست خۆش حەزەکەم یەکسەر جواب وەرگرێ کاک ڕزگارەکە زۆر سپاس بۆ پرسیارەکە سەبارەت بە کۆدەنجی لایەنە سیاسیەکان بەڕاستی پێویستە یەکدەنگ بن چکە ئەم هەڵبژاردنە بۆ نوێنەرایەتیکردنی کووردە لە پەرلەمانی عێراق ئەمە پەرلەمانی کوردستان نییە بڕین بۆ مەسەلی خزمەتگوزاری و ئەوانەیە بەڵام نوێنەرایەتی کورد لە عێراقێک کە تۆ هەرێمشی لە ئەوێ پێویستە کورد یەکدەنگ بێت هەموو لایەنە سیاسیەکان دڵنیا بن لەو قانونی کە دێتە پێشەوە بە تایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکان لە منطقەی بابڵین ئەوانەی کە مووسڵ بۆ مەخمور بۆ کەرکووک بۆ خانەقین بۆ دووسقورمات و بۆ هەموو شوێنانە ئەو یاسایە بەنەو ئەکدنەوەکان لە پێشوو ئەتوانم بڵێم یاساکەی پێشوو کە بە شێوەی
تەمسیلی نسبی و نظامی سانتلیگۆکە بوو هەموو لایەنە سیاسەکان و کەمەنەتەوەکانیش لەوانە تورکمان وانە سوودمەند بوون لێی و ئەتوانم بڕێم دانا ئەبڕان لە نوێنەرایەتی کردن بەڵام ئەم یاسایی کە ئێستا دەنگی لەسەردراوە هەموو لایەنە سیاسیەکان بە گشتی وەکو کورد لە ناوچە کێشە لە سەرەکان زەرمەند ئەڤنتیای و لە ناو کوردستانی چونکە ئێمە لە ناو کوردستان پێشبڕچیەکە ململانیەکە لە نێوان لایەنە سیاسی کوردیەکانە واتە مەترسی لەسەر خاک و ناسنامە ئەوانە نییە بەڵام لێرەش زەرمەندی ئەساسیش لێرە ئەو حیزبە بچووکانن کە لە پێشوو کورسیە گیان دوو کورسیان هێناوە لە نەتیجەی دابشکردنی بازنەی پارێزگاکان لە ناو هەرێمی کوردستان حیزبە بچووکەکانی کە هەیە زەرمەند دەبن لەسەر ئاستی ناوچە کێشە لە سەرەکانیش کێشە لە سەرەکانی شەیە ئەوە بە تەکید چونکە نەتەوەکانی کە لەوێن ژمارە و ڕێژەیان زیاترەتەن من دەتوانم بڵێم لە کەرکووک نەبێت کەرکووک کە ڕێژەی کورد بە پێی ئامار و هەموو ئەوانە کورد ڕێژەی زیاترە تەنها لە دابشکردنی بازنەکان نەبێت ڕەنگ بێ ئەگەر بەرنامە و پلانێکی تر تەمەن هەموو هەڵبژاردنێک کە بێتە پێشەوە هەموو یاسایەکی هەڵبژاردن لایەنی سلبی و ئیجابیە هەموو لایەنە سیاسیەکانیش ماکینەی هەڵبژاردن یاخود با بڵێن دەستگای هەڵبژاردننی گونجا و باشیان هەیە ئەشتوانن مامەڵە لەگەڵ بابەتەکە بکەن بەڵام لە نەتیجە کورد لە هەموو حاڵەتەکان لە مووسڵ لە کەرکووک لە دووسخورمات و لە خانەقین ئەگەر یەک دەنگ نەبن زەرەرەکەن و زەرەرش بەریان نەکەوێتەوەوانە زۆر سپاس کاک ڕزگار بەڵێ ڕزگار براهیم کادریەکی نیشتیمانی کوردستان من پرسیارێکمەیە بۆ هەرسێ بەڕێزان گرێدراوی یەکە پرسیارەکە سەرتا لە کاک ڕزگارەوە ئێمە ئەم یاسایە ئەگەر فرەبازنەیەەکە جێبەجێ بوو لە ڕاستی ئێمە تووشی گرفتە بین چونکە دەنگی کورد لە ناوچە دابڕاوەکان یان بەڕێژەی جیاوازە پرسیارەکە من ئەوەیە ئایا ئەم بازنانە هەر کورسیەک بازنەیەک یانەکرێ بازنەیەک چەند کورسیە بێ دوو کورسی بێ سێ کورسی بێ ئەگەر یەک کورسیە ئەگەر هەر بازنەیە کورسیە پرسیارەکەم ئەر کاک ڕزگار جوابەکە ئێوە بوو یەک کورسیە پرسیارەکە اینجا ئاراسی ڕابحەخانەکەم ئەوەیە کە کارزگار جواب گرێدراوی یەکە باشەوە گوانە بێ یەک کاک ڕزگار هەر بازنەیە کە بچووکەکرێتەوە یەک کورسیە یان چەند کورسیەکە یان ژمارەی دەنگدەر دیارەکە ئازان چۆنە خۆی یاساکە دەڵێ هەموو پارێزگایەک پێک دێت لە چەند بازنەیەک هێشتا بازنەکان دیاری نەکراوە بۆ ئەو بابەتە لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق لەسەر خەتن بە هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق و لایەنە سیاسی ئەستا من هینکەم بەشێکی زۆریان لەگەڵ ئەوەن هە پارێزگایەک ئەگەز ڕێژەی چەند کورسی بێت هەر بازنەیەک لە 4 کورسی پێک بێت بۆ ئەوەی کۆتای ژنیشی تیا دیاری بکرێت چونکە هەر لە یاساکەی ئیستا هاتووە بەڕاستی پێویستی بە هەموارکردنەوە هەیە لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمانتارانی لیژنەی کە دەنجیان لەسەر یاساکەداوە خۆی لەلایەک دەڵێن کاندید ئەبێت تاک بێت لەلایەکی کەش باسی لیست دەکات دەڵێ لە دوای هەر سێ پیا لە بڕگەی سیانزە لە یاسای سیەکە بدوا بە دوای ژنێک دێت خۆی لە ئەسڵا کاندید تاکەواتە ژن یان پیا تاکە ئەبێت و لەو کاتە کۆتا هەڵبژێری بەڵام تا ئیستا ئەبێت هەموو لایەنە سیاسەکانەوەش پێویستی بە کاتێکیش باش هەیە قسە لەسەر ئەوەیە پارێزگایەک 4 بازنە بێ یان قسە لەسەرەوەی بازنەی مامناوەند و بازنەی بچووک بێت بازنە لە 4 کەس پێک بێت یان پارێزگایەک بێت بە دووهین یعنی ئەو هەموو ئەگەرە هەمووی بەیەکەوەیە و پێویستیشی بە ئەوە هەیە کە هەموو لایەنەکان لەسەر و بازانە کۆک بن چونکە تۆ ناکرێت لە پارێزگایەک بێت بۆ نمونە پارێزگایەکی وەکو سەلاحەت تکریت ناکرێت تکریت بکەیت بە مەسەلەن با بڵێن بە دوو بازنە و لەوێن خەڵکی تریش نەتەوەی تریش پێکاتی تریش لەوێ کورت هەیە لەوێ تورکمان هەیە لەوێ لەو حاڵەتانە بەڕاستی لە جیاتی ئەوەی مەسلەی دیموکراسی و ئازادی بۆ تاک و ئانە تۆ پێشێلی ئازادیەکانەکەی بۆ نمونە من لە کەرکووک ئەگەر بێت و بکرێت بە 4 و بە 5 بازنە ئەوە برایانی تورکمان بەڕاستی کۆتاییان پێدێت لە دەنگدان و ئەوانە چونکە هیچ کورسێک ناتوانن بەدەست بێنن چونکە دەنگەکانی پەرش و بڵاوە بڵێ ئەگەرەکان زۆرن بەڵام پێم وابێ ناتواندرێ ئەوها مختەرە هەبووە هەر بە پارێزگایەک چەند نوێنەری هەیە ئەوەندە بازنەیە بێت ئەوەش ناکرێت لەبەرچی ئەسبابی زۆرە یەکێک لەوانە تێکەڵاوی زۆری قەزا و ناحیەکان لە سنووری مەسەنە سنووری قەزایەک لەگە قەزا ئێستا لە سنووری کەرکووک لەگە سنووری هەولێر لە قەزا ئێمە تێکەڵاوی هەیە لە سنووری دیالە لەگەڵ سنووری سلێمانی تێکەڵاوی هەیە واتە هەندێک شوێن هێنا ئەبێت جایکەیتەوە دەنگ بۆ
کەلار بدات یان دەنگ بۆ دیالە بدات دەنگ بۆ سلێمانی بدات یان بۆ کەرکووک لە کۆمەڵزانام ئەم بابەتە گرفت بۆ کۆمیسیۆن خۆشی دروستەکە ناتوانێت کۆمیسیۆن خۆشی ئامادە بکات ئەگەر دواتر قسەی لەسەر بکەی من مەمنونە بم کاک ڕزگار وەڵامت دەستکەوت هێشتا یەکلانە بۆ تۆ کورسەکان چۆن دابەشە بەڵام پرسیارەترم لە ڕابیحەخانێ بۆ پێی جەنابیان مەسوولی مەڵبەندی بەغدای یەکێتی و ئاگداری بەغدایە ئایا هەڵبژاردن عێراق ئەگەیەنێ بە کەناری ئارامی وەبزانام لە پرسیارەکانی پێشوە بەشێک لە جوابی ئەوەتان باش چونکە کێشەی عێراق کێشەی ئەوە نییە ئەحمەد ئەندام پەرلەمانە یا محەممەد ئەندام پەرلەمانە کێشە لە سیستمی سیاسی و گەندەڵیەکی زۆر باڵی کێشاوە بەسەر عێراقەوە بە ئاسانی بنبڕ ناکرێت بە قەناعەتم کە پێشترێ ئاسانتر بوو لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کە کۆ دەبوونەوە دەگەیشتە ئەنجامێک یانگۆ کوتلە ئەو حیزبەیە ئەم حیزبەیە دوای زۆربەی حیزبەکانیش سەرکردەکانیان لە پێشووتر شارەزاییەکیان لە یەکتری هەبوو لە سیاسەتی یەکتر خوێنەوەیان بۆ یەکتری هەبوو لەبەرەوەی مێژوێکی خەبات و قوربانیدانیان دژ بە ڕژێمی بەعەس بەیەکەوە هەبوو هاوبەشیەک هەبوو کۆی دەکردەوە ئێستا ئەگەر بەو شێوەیە بەو لستەی کە باسی دەکرێت کاندیدکردنی تاک بێ هەر کەسە بە خۆی بگاتە پەرلەمان لەوانەیە 329 بیری جیاواز و بەرژەوەندی جیاواز چی کۆیان دەکاتەوە بۆیە بە قەناعەتی من کێشەکانی عێراق قوڵتر دەکاتەوە نەک بگەیەنتە کەناری ئارام بۆیە من بە هەموو شێوەیەک بەڕای من ئەم یاسایە لە بەرژەوەندی گەلی عێراق و لە بەرژەوەندی ئیدارەدانی عێراق نابێت دەستخۆش پرسیارت ماوە کاک ڕزگاروت لە کاگارازەیە بۆ پێی ئەو لە سنووری بادینانە لەوێش پێکاتی ئاینی جیاوازەیە ئەو پێکات ئاینیانش لەوێ ڕێژەیان کەمە ئایا ئەو پێکاتیانیانە ناتوێنەوە ینی دەنگەکانە ئەتوێتەوە ینی هیچ ناتوانن بتوانن کورسیە بەدەستبێن لەو منتیقەیە با بڵێن شەبەکەی یەزیدی هەیە ینی ئەوانە حاڵەتی ئەوان چۆن نەبێت لەم فرەبازنەیە کۆتایان هەیە خۆی کۆتیان بۆ داناوە لە بەپێی دەستور هەموو ئەقلیەتەکان کە لە عێراقدان کاکەیەکانن یان یەزیدیەکان مەسیحیەکان کە بە سەر دووسێ ئاشووری وانە دابەشبوون هەموو کۆتایان هەیە ئەوانە بەس لە ناو خۆیان منافەسەکە دروست دەبی هیچ کێشەیەک ناکرد لەسەر مۆکێ ئەنی تاسی لەوان ناکە ئەو بابەتە زۆر باش کاک ڕزگار لە یاساکەیە کۆتا ڕێک خراوە 329 ئەندام پەرلەمان 320 لەسەر ئاستی عێراقان و پێشوو هەشت بوو لە باڵێن لە پێش ئەو یاسایە کاندیدێکی کوردی فەیلی بۆ کورد زیاد کرا لە 328 بوو بە 329 نۆ کاندیدی کۆتا هەیە بۆ هەموو عێراق پەرلەمانەمانە هەر بە ئەوان منافەس با بڵێن پێشبڕکێکەکەی خۆیان ناچنە ناو ململانەی گشتی عێراق باشە مەسەرەن مەسیحیەکان هەموو عێراق بۆ ئەوان دەبێتە بازنەیەک بۆ ئێستا بەس هەندێک کۆتا هەیە مەسەرەن کۆتای فەیلی لە بەغا بەجیایە دەنگدەری کوردی فەیلی لەوێ منافەسەی خۆیانەکە لە بینی خۆیانە بەڵام لە نێوان لیستەکان پێشوو لیست بوو مەسەرەن کۆمەڵێک لیستی با بڵێن کوردی فەیلی هەبوو ئەم جارە بۆ کوتیش هین زیاد کرا بەڵام کە ببێتە کاندیدی تاکیش بە هەمان شێوە تاک بۆ ئەو کەمەنەتەوەکانی کە هەیە ململانەکان نەکەوێتە بینی خۆیان و ناکەوێتە سەر ئاستی عێراق. زۆر سپاس پرسیاری ترمان هەیە بەڵێ ڕاستە لە پێدەکانی دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستیە سێ پرسیارم بێ ئاراستی کارزگاری دەکەم لە سەرەتا وتە کە ئەم ئامانج لە ئەم هەڵبژاردنە کە کاسمی بۆ نمونە پێشنیاری کرد ئەو یەک بۆ کەمکردنەوەی فشارە لە ناوخۆی عێراقا بەڵام ئایا بەڕای تو ئەمە نابێتەوە هۆی دروستبوونی زیاتری فشار ناوخۆی عێراقا چونکە ئەگەر سەر بگرێتەوە هەڵبژاردنە بکرێت لایەنێکی زۆرێ دژە مەژارێ بۆ نمونە حیزبە شیعە کۆنەکان ئەوانەی کە پێشتر دەسەڵاتیان هەبووە و هەروەها پێشتری ژوتمان ئەگەر پشگیری لە کەسانی ئەکادیم کریان لە پشگیری لە خێڵە عشارەکان بکرێت بۆ ناگە خێڵ عشارەکان وەلا بندرێ ئەو دیسان ئەبێتەوەی فشار ئەگەر ئەوانی سەر بخرێن بۆ هەڵبژاردن و بۆ پلپەست بە هەمان شێوە کۆمەڵێکی تر دیژەوە سن و لەگەڵەوەشە وەکو دیارە عێراق خاوەنی سیادەیەکی سەربەخۆی نییە بە تاکید ئێران و ئەمریکاش دەستی تێوە دەدەن ئەمانە نەتیجە چۆنە بن فشار زیاتر دەکەن یا فشارەکە کەم دەکەنەوە پرسیاری دووەمیشم ئەوەیە چاوەڕێکی وەڵامت دەستکەوێت باشترە سەبارەت بەو کێشە و جلو گرفتانی لەو یاسایە دێتە پێشەوە بەڕاستی من بەشێکی ئەو حیزبە شیعیانی کە لەگەڵ کە ئیستا بە ئیعلامیان بە قسەکردن ئەڵێن لەگەڵ یاساکەین بەڵام لە ڕاستیدا بۆ ڕازیکردنی شەقام و بەدەستهێنانی دەنگە چونکە پێیان وایە ئێستا بۆی شەقام ڕازی بکەن برن ئێمە لەگەڵ ئەم هەڵبژاردنین لەگەڵ ئەو یاساین بۆ ئەوەی بتوانن نفوز و خەڵکی خۆیان بێنە پێشەوە ئەگەر نا
دڵنیا تشتەکەمەوە من لە هەڵبژارنی 2010 لە 180 ئەندامانی پەرلەمانی عێراق لەو 328 گۆڕانکاری بەسەرات بەڵام کە دێتە سەر جێبەجێکردن و وزارەتەکان و کێشە و گیر و گرفتی گەندەڵی ئەوانە هەمووی وەخۆی ماوەتەوە هیچ گۆڕانکاریەکیشی بەسەر نەهاتووە. ئەم جارەیان لەم فرە بازنەیە لە کاندیدی تاک لە پێشوو 204 حیزب لە هەڵبژارنی 2010 بەشداری هەڵبژارنەکانی عێراقیان کرد بە لیست ینی هەر حیزبێک لیستێکی هەبوو بە پێی مەسەرەن بۆ شاری سلێمانی 18 کورسی هەبووە هەر حیزبێک توانێتی 36 کەس تەقدیم بکات. ئیستا ببێت بە کاندیدی تاک بۆ لەسەر ئاستی عێراق 7,000 کەس خۆی کاندید کردبوو لە ناو لیست بۆ 328 کەس. ئەمجارە کاندیدی تاک بێت 7,000ەکە دەبێت بە 7,000 ئەوە لە ڕووی ململانێ و پێشبڕکێی هەڵبژاردن و حەملەی بانگەشە و ئێستا ئەگەر سێر بکەن تۆزێک گەرم و گوڕی هاتۆتە باسی هەڵبژارنی پێشوەختە و خەریکە لە هەندێک شوێن و شاری باشووری عێراق خەریکن دەست بە تەسفیە هەندێک خەڵکی چالاکوانی مەدەنی ئەکرێ لەبەرەوەی ئەو چالاکوانە مەدەنیانە کە ئیستاوە خۆیان ئامادەکەن خۆیان کاندید بکەن لە ئیستاوە ئەو هەندێک لایەن هەیە ڕەنگ بێ بیر لەوە بکاتەوە چونکە بۆ نمونە لە پێشوو حزب مجموعەیە کاندید بۆ لە لیستی ئەلیف لە فلانش شوێن حزبێک لە پشتیەوە بەڵام ئێستا کاندیدی تاکە بەڕاستی مەترسی من پێم وایە لەم هەڵبژارنەی داهاتوو مەترسی زۆرە بێت لەسەر ژیانی کاندیدەکان بە تایبەتی لەو شوێنانەی کە یاسا سەروەر نییە لەو شوێنانەی کە خەڵکی چەکدار و میلیشیا و ئەوانە ئەمە یەک دوو تەبیعەتی عێراق بە تایبەتی لە زوربەی زۆری شوێنەکان زیاتر مەسائلی ڕئیسی عەشیرەت و هەیمەنەی عەشیرەت تۆ بازنەیەک لە یەک پارێزگا بۆ پێشوو ڕۆڵیان هەبوو ئەگەر بێ ئیسا بازنەکە بچووکەوە بهێنیە ئاستی سنووری عەشیرەتێک واتە ڕئیس عەشیرەت ئەو کاتە ڕنگ بێ بە کەیفی خۆی ئەو کەسەی مەبەستی بێت دەبێ ئەملا ئەولا خەڵکەکە دەربچێنێ و بەیانی ڕێگەش نەداک بە هیچ شێوەیە کەسێکی ئەکادیمی دکتۆرای پێبێ لە مەجالێک کە بتوانێت خزمەت بە وڵاتەکەی خۆی بکە نهێ لە دەربچێت چکە لە بازنەکەت بچوو کردوێتەوە. خاڵێکی تر مەسلەی ئیمکانیت تحکم دەکات لە مەوضوع چونکە تۆ ڕنگ بێ حزبێک نتوانێت دڵی پارێزگایەک ڕازیکە بە مەسەری مادی و ئەوانە بەڵام ئەگە بازنەکەت بچوو کردەوە بۆ بچووکتر دەتوانێت لەوەش کۆنتترۆل بکە واتە ئەو هەڵبژارنە ئەو یاسایی کە ئێستا هاتوتە پێشەوە لە زۆر ڕۆ سلبیاتی هەیە لە زۆر ڕۆوە ڕێگەگرە من پێم وابێ ئەوەی کە هەواڵ ڕابێ هەشت باسی کرد لەوەی لە پێشوو لە هەموو ڕێکەوتنێک لە ناو پەرلەمانی عێراق چەند سەرۆک کوت لە سیاسیەکان ڕێگەکەوتن لەسەر ئەوەی ئەو یاسایە یاخود ئەو پۆستە بەو شێوەی بڕاتە ڕێوە ئیستا لە بینی 329 کەس ڕێکەوتن زۆر ئەستەما دوم لەوەش کێشەیەکی تریشەیە لە دروستکردنی بەیانی لە دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێ کوتلەی ئەکبەر دروست بکرێت کوتلەی ئەکبەر چیە چونکە هیچ حزبێک لیستی نییە هەمووی کاندیدی تاکە من ئەندام پەرلەمانێکم دەرچووم تۆ تاکن ینی ئەوەش دەبێتە کێشێک لە زۆر ڕووی یاساییەوە بۆ ئەم یاسایە گرفتی هەیە لەو قانونی کە ئێستا دەنجیان لەسەداوە خۆشیان نزانەگە هەموار نەکرێتەوە کۆمەڵی خەلەلی تر هەیە واتە ئەم یاسایە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو بارودۆخەی کە خەڵک پێی خۆشەمە ئەوێت ئەو دنیا خۆشە بێتە پێشەوە پێیان نابێ ئەو گۆڕانکاری جەزری ئەبێت بەو شێوەیە نابێت. زۆر باشە دەستخۆش. یەک پرسیاری تر بکە با ئەو بەڕێزەش پرسیار بکە و دواترەگە ڕێمۆلاتان بە دڵنیایی. پرسیاری دووەمیشم هەر ئەکەوتە سەر کۆتا ڕوونکردنەوەی خۆت هەر بۆ کاگرزگارە؟ باڵێ بۆ کارزارە وەکو ئاشکرا ئەم فرە باسنەیە زەرێکی زۆر بە کۆمەڵەکە گەینێ بە تایبەتی بە کوردیش بەڵام باشترین حەل و ئۆپشن بۆ کورد ئەوەیە کە هەموو حسابەکان یەک بگرن بۆی کەمترین دەنگیان فۆتێ و کەمترین زەرمەندن ئایا بەڕات و هیچ جوڵەیەک هیچ بەرنامەیەکێک کە حزبەکان یەک بگرن و کۆبن لەسەرەوەی بە خۆی خۆتان ئاگادارن لەم هەڵبژاردنە حزب لیستی نییە هیچ حزبێک لیستی نابێت چونکە کاندید تاکە ڕنگ بێ حزبەکان ئەم جاریان لە پشتی هینەوە یان بە ڕێگایەکی تر پشتیوانی و دیاریکردنی کاندیدەکان بکەن و پشتیوانیان لێ بکەن واتە حزبەکان ناتوانن با بڵێن لیستێک دروستکەن بڵێن ئێمە هەمومان کۆچین لەسەرەوە بەڵام ئەتوانن هەماهەنگی بکەن خۆی پێشبڕچیەکە لە ناو هەرێمی کوردستان لە هەڵەبجێ سلێمانیە کە با بڵێن دوهۆکە هەولێرە لە هەموو ئەو شوێنان زۆر ئاساییە پێشبڕچیەکە لە بینی هەموو لایەکە بێت بەڵام زۆر زەرورە لە ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی
هەماهەنگی بکەن چونکە ئێمە لێرە ئەگەر کورسیەک لە هەولێر کەمیان زیاد هەر شوێنەکە نەتە هەر کەسێک بێنێ بەڵام لە نەتیجە ئەو لایەنەی ئەو حزب سیاسیان ئەو کاندیدا تاکەی ئێهێنێ کووردە بەڵام تۆ لە ناوچە کێشە لە سەرەکان تۆ هەموو هەوڵی کورد بۆ ئەوەیە ئێمە کوردستانێتی خانەقین بسەلمێنین نوێنەرمان هەبێت تر ئەو نوێنەرە ئەگەر گۆڕان بێت ئەگەر کۆمەڵ بێت یەک گورتو بێت یەکێتی بێت هەرچیەک بێت بەڵام مهم ئەوەیە تۆ کوردستانێتی ئەو شارە بەوە چۆن دەڵێ دەرەکەوێت کە تۆ زۆرترین دەنگ بێنی لەو شارە بۆ ئەوی بە پێکهاتە و بە نەتەوەکانی تریش برن کە ئەوانەی نکوڵی لە کوردستانێتی کەرکووەکان یان خانەقین یان دووز قورمات و تۆ ئەوێ هەموو دەنگەکانی خۆمان کۆکەینەوە بیخینە سندوقێکەوە بۆ ئەوەی لەوێ ئێمە بە دەنگەکانمان بڵین ئەم شارە کوردستانیە واتە کاندید نەتەوەکە دەچێت لە هەر لایەنێکی سیاسی بێ هیچ کێشە نییە بەڵام کۆد بەتەکیید کۆد لەوێ یەک چەند لایەنێکی دیاریکرا و ململانێت لەگەڵ دەکەن بەڵام ناکرێت تۆ یەک نەتەوەبی یەک پێکهاتەبی بڕۆی ببی بە 20 پارچە ئەکیدیش کە بەپێی ئەو یاسایی کە هەیە کە دەنگەکانت خۆی فرەبازنەی جارێک دەنگەکانت پەرتو بڵاوەکاتەوە کە حیزبەکانیش هەرێکی بەجیا کاندیدیان هەبوو ئەویش 20 جار واتە تۆ خۆ زەرمەند دەبی زۆر سپاس دەکەم دەستخۆش ئەو بەڕێزە هۆبار عەبدوڵڵا کادری یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارەکەم بۆ خاتوو ڕابحە وەکو زانی بێزگە لە کێشە دەستوریەکان و کێشە مێژوویەکانی بینی کورد و بینی هەرێم و عێراق کێشەی ترمان بۆ دروست بلۆ ساڵان دوای ئەوش دوای ڕفراندۆم بوو کە دابڕانێکی یەکجاری لە بینی کورد و عەرەب دروست کرد ڕۆڵی یەکێتی بە سەرکردایەتی نوێ چۆن دەبێت لەو بەتایبەت کە لە حکوومەتی کاربەڕەکە دەردەچین لە ساڵی داهاتوو دەبێتە حکوومەتێکی فەرمی دوای هەڵبژاردنەکان دەستخۆش خۆی لە ڕاستیدا یعنی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی ڕۆحی شاد بێ مامجەلال سەرۆک مامجەلال ڕۆڵێکی بەرچاوی دیار و کاریگەری لە گۆڕەپانی سیاسی عێراق هەبووە و لە چ لە نووسینەوەی دەستورە چ لە دیاریکردنی کاندیدەکانی سەرۆکایەتی حکوومەتی عێراقا و پەیوەندیەکان لە نێوان هەرێم و بەغدا ئاسایی بوو تا ئەو قۆناغی کە مامجەلال نەخۆش کەوت و دوای ئەوە کۆتی دوایی کرد ئێستاشدا هەمیشە ڕۆڵی مامجەلال کاریگەری ماوە لەسەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گۆڕەپانی سیاسی عێراقدا کە هەمیشە بە چاوێکی ڕێزەوە بە هەڵوێستی باشەوە سەیری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت و لەژێر سایە سەرکردایەتی نوێژ لە دوای کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە کە بە پەیوەندێکی باشی میانڕەوانە بتوانین کێشە هەڵواسراوەکانی نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیە لە چوارچێوەی دەستوری هەمیشەیە عێراقا چارەسەر بکەین بە تایبەتی بۆ ئەو ناوچەی کێشە لە سەرەکان کە وەکو کەرکووک و خانەقین و دەشتی نینەوە و هەروەها بۆ کێشەکانی کە تایبەتیشە بە هەرێمی کوردستان لە ڕووی بودجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان یاخود موچەی پێشمەرگەیە کە بەپێی دەستور لە ناو منزومەی دیفاعی عێراقیدا هاتووە بەڵام تا ئێستا موچەیەک پێشمەرگە لە وەزارەتی دیفاعی عێراقی وەرنەگیرەوە بۆیە ئەمانە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەرچی کورد بەگشتی بەڵام بە تایبەتی لە ناو ئەوانەشە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە بەردەوامی لەسەر ڕێبازەکەی مامجەلال دەتوانین هەنگاو بنێن بە بەغدا و لەوێ بتوانین کێشەکان چارەسەر بکەین لەگەڵ ئەم حکوومەتی ئێستاشە کە بەڕێز کازمیە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی باشی لەگەڵ عێراقا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان هەمیشەش لە ڕابردوودا بینیمان کە ئەم گرفتەی هەبوو لە پێدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەڕێز کاقوبات کە جێگیری سەرۆکی حکوومەتە لە چەند جارێک وەفد کە سەرۆکایەتی وەفدی کوردی کردیا بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە گفتوگۆی تێر و تەسەل بکە دەربارەی بەشە بودجەی هەرێمی کوردستان و خۆشبەختانە توانرایە هەنگاوی باش بنێ بۆ پێشەوە بتوانرێت لە داهاتووشدا لە یاسای بودجەی ساڵی 2021 دیسان بەشە بودجەی هەرێمی کوردستانە لە ژێر سایە ئەم وەفدا کە زیاتر ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا بەرچاو دەکرێت بتوانین جێگەی دەستی بکەینەوە و مافەکانی گەلی کورد بەدەست بێنینەوە دەستخۆش بێ سپاس بۆ پرسیارەکانتان پرسیارت ماوە بەسەری زۆر بە خێرایی لە کاغزگار وەکو یاسای هەڵبژاردن هەموار کراوە ئەوجارە لە دەستور ئایا مەترسی دروست ناکە بۆ یاساکانی تر بۆ ئاسانکاری وەکو ئاسانکارێک بۆ هەموارکردنەوە یاساکانی تر بە تایبەت یاسای فیدراڵی لە عێراقا زۆر لە مەسلحەتی کوردە
بەڕێکردنی ئەو یاسایی ئێستا گۆڕینی یاساکە باشە کاریگەری نابێ بۆ ئاسانکاری بۆ دەستێوەردان مەترسی ئەوە نیە کاک ڕزگارەگەر ئێمە بڵین ئەم هەمواری ئەم یاسایە بکەینەوە بەرامبەر بۆ بڵێن باشە ڕازین بەڵام با یاسای فیدراڵی و یاسای فلانیش هەموار بکرێتەوە خۆی زین چۆنە مەوزوعی لە هەموو هەڵبژاردنێک لە هەموو هەڵبژارنێکی کە دێتە پێشەوە پێشوەختە بە چەند مانگێک کۆمسیۆنی هەڵبژاردن پێویستی بە گۆڕانکاری لە یاساکە دەبێت ئێمە لە هەڵبژاردننی 2010 لە دوایەوەش لە ئامادەکاری بووین بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش کاتی خۆی کۆمسیۆن پێویستی بە هەموارکردنەوە ئەبێت بەردەوامە و پرۆسە ینی لە هەموو هەڵبژاردنێک گۆڕانکاری یەت خەڵکی مەسەلەن لە پێ ئێمە لە هەڵبژاردننی ڕابرد و خەڵکێکی زۆری نازح و ئاوارەی شارەکان لە سلێمانی شوێنەکان و ناچار بووین مەسەلەن هەمواری یاساکە بکرێتەوە کاتی خۆی هەڵبژاردن بە شێوازێک بوو بە شێوازێک کە هەموار بکرێتەوە بۆ ئەم یاسایش بە هەمان شێوە بەڵام هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان هیچ کاریگەریەک یاخود هیچ پەیوەندیەکی بە هەموارکردنەوەی یاساکانی تر نابێت چونکەوە پرۆسەیەکە بەردەوامە ئێستا یاساکە چەند مانگێک بەر لە ئێستا نەک چەند مانگێک لە 2019 هەموار کراوەتەوە ئیستا خەڵکی شارەزا من خۆم کە یاساکەم خوێندوێتەوە لە بەرچاومە ئیستا حالیەن بێجگە لە دیاریکردنی بازنەکان ئیستا پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئیستا حالیەن یاساکە خۆی کۆمەڵێک هەڵەی زۆر گەورەی تێ هەیە لەسەر دیاریکردنی کاندید و لە دیاریکردنی کۆتای ژن و کۆتای ژن لەسەر ئاستی بازنە بێ یاخود لەسەر ئاستی بازنە پارێزگاکە بێ ئەوانە هەمووی بەسەریەکە و پێویستی هەیە دڵنیا چش دەکەمەوە لە دانیشتەکانی پەرلەمان چکە کۆمسیۆن پێویستی بە هەموارکردنەوە دەبێت چکە ناتوانێت بەو شێوەیە هەڵبژارنەکان جامەدا دەست خۆش بە کار ڕزگار دو پرسیاری بەش یەکەمی ئەم بەرنامە سپاس بۆ پرسیارەکانیەوەش بە تەکید لە بەشی دوم هەوڵەدەم بگەڕێمە وڵاتان دو پرسیاری بەشی یەکەمی بەرنامەی تەوەری تایبەت بە یاسای هەڵبژاردنەکان و لە عێراق و هەڵبژاردننی پێشوەختە لە کاگاراز دەکەم کاگاراز مادەم کورد ئەم مەترسیانە لە یاساکە یابینێ مادەم کورد دەزانێت کە هەم خەلەلی گەورە هەیە و هەم مەترسی هەیە لەسەر نەتەوەی کوپێکاتەیەکی گەورەی عێراق کە دووەم نەتەوەی لەسەر ئاستی عێراق کە ناوی کووردە دەتوانین ئێمە فشارێک دروست بکەین لایەنە کوردەکان بەیەکەوە فشارێک دروست بکەین یاساکە هەموارکەینەوە ناڵین بە بەرگی کورددا دابتاشێ بەڵام لانی کەم ئەو هەڵە زەقانی کە کاک ڕزگاریش ئاماژەی پێکرد کە ڕابیحەخان و خۆشت ئاماژەتان پێکرد چاک بکرێ کورد دەتوانێت ئەمە بکات لە ئێستای ژیانی سیاسی عێراقیە وڵی لەوانەیە ئێستا ساحەکە باشتر لە باربی ئێستا برادرانیش باسییان کرد هەستکردن بە هەڵەی ئەم پرۆژە ئەم بەرنامەی کە بۆ هەڵبژاردننی داهاتوو دانراوە کە تەزدیکراوە لە پەرلەمانی عێراق هەڵەی زۆری تێدا هەیە تەسەوە دەکەم لانی زۆری تریش بێنە پاڵ کورد ئەگەر ئێمە یەک دەنگ بین بتوانین ئەم یاسایە هەموار بکەینەوە چکە بەڕاستی ئەم یاسایە غەدرێک ینی زەرێکی گەورە لە کوردە بۆ نمونە لە پارێزگای مووسڵ هەمیشە کورد هەفت بۆ هەشت کورسی دەێنە ئێستا بەڵام باوەڕ ناکەم بەو یاسایە 2 بۆ 3 کورسی بنی لە کەرکک بە هەمان شێوە زەرە لە پێگەی کورددا لە دیالە بۆیە ئێمە وەکو کورد ڕێژەی کورسەکانمان لە پەرلەمانی عێراق کە لە 2005 زۆر بەرز بوو وردە وردە دابەزی بەم یاسایە بە قەنەعەتی خۆم بۆ 7 بۆ 8 کورسی دادەبەزی کۆی گشتی هێزە سیاسی کوردیەکان کەواتە هێزی کوورد دیسانەی ناو پەرلەمانی عێراق کە ئێستا زۆر بەهێز نماوەکو پێش دیسانی لاواستە دەبی بۆیە ئەمە شتێکی مەسەلەیەکی قەومیە و مەسەلەیەکی نەتەوایەتیە بۆ پاراستنی بەرژەوەندی میلەتەکەمان و بۆ پارێزگاریکردن لە کوردستانی بوونی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە کەرکک و ناوچەکانی دەگرێتەوە گەرمیان منتەقەی خانەقین و تا دەگەشتە جەلەولە و منتەقەی دۆست خورماتۆ و لای مەخمور و تا دەگەشتە شنگەر ئەم منتەقانە خەتەری لەسەرەوە بە تایبەتی لە دوای ڕیفراندۆم و ئەو کێشەی کە بەسەر کورد داهاتەوە مش کێشانە هەیە کە کورد سەحبی کردیتەوە وەکو هێزی چەکدار و وەکو هێزی حکومڕان لەم سنوورە نەماوە ئەمە هەموو کێشەی گەورە دروست دەکەوە کورسێکی ڕێژەیەکی باش کورسی لە دەست دەین ئەمەش خەتەری بوون لەسەر کوردستانی بوونی ئەم منتیقانە دروست دەکە بۆیە ئەمە هەموو لانە سیاسیەکان دەکەونە ژێرباری مەسئولیەتێکی مێژووی گەورە بەرامبەر میلەتەکەمان و ئەو ناوچانە کە قوربانی زۆرمان لەسەداوە چ لە شۆڕەشەکانی کوردی و لەم شەڕی نەگریسی داعاشیش کە پێشمەرگە قارەمانەکان بەرگری زۆریان کردو هەزاران شەهید و بریندارمانداوە لەو ناوچانە ئەمە هەستکردن مەسئولیەتێکی گەورەیە هیچ هێزێک نابی لە سوارچێوەی بەرتەستی حیزباتی خۆ بیر لەم قەزیە بکاتەوە قەزیە
مەسلحەتی حیزبێک گەورەترە و مەسلحەتی میلەتێکی گەورەیە کە چەندی ساڵە قوربانی بووە دەبووە دڵنیام ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان یەکگرتوو بین و ڕوئیایەکی موحدمان هەیە بۆ ئەم بابەتە دەتوانین فشار بکەینەوە لەگەل لایەنەکانی تری کە لە عێراق لە بەرژەوەندی حیزبە گەورەکان یان ڕەوەندە بەرژەوەندی حسابەتەکانی تریش نەبێت بتوانین هەماهەنگیەک دروست بکەین بۆ کۆی گشتی بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئەو ناوچانە بتوانین یاسایەک دەربخەین یان هەمواری ئەم یاسا بکرێتەوە کە لە قازانجی کوردی من پەیام بۆ ئەو بەرپرسانەی کە لە بەغدا و لە هەر لایەنێشتریشە بن دەبی زیاتر داکۆچی لە مافەکانی کورد بکەن بە تایبەتی بەرپرسە کوردەکان و بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و ناوچەکانیان لە بەرچاو بگرن و بتوانن دیفاع و داکۆکی بکەن لە سەردەمی سەرۆک مامجەلالدا زۆر کاری باشی بۆ کورد دەکرد بە تایبەتی لە نووسنەوەی دەقی یاسایەکانی پەرلەمان وە چ لە دەستور تا دەگەشتە یاسا محەللەکانیش هەمیشە مامجەلال خۆی داهاتە خودی خۆی داهاتە سەخەتەوە بەرژەوەندەکانی دەپارێزەوە دیفاعی لە مەسەلەی قەومی کوردی دەکرد لە خۆی وجودی هەبوو لە کەرکووک بەداخەوە لە دوای نەمانی مامجەلال ئەم هەست بەو فەراکە گەورە دەکەین کە لە بەغدا هەیە و لە کەرکووک و منتیقەکانی تریش هەست پێ دەکرد بۆیە قیادەی کوردی و بزات قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەبی ڕۆلی ئەکتیڤ و باشمان هەبێت چکە کۆتا هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکان دەرەوە زۆرینەی کورسیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو منتیقانە. باشم سپاس دەکەم سپاس بۆ ئەوش کە بینەر بوون دیارە لە ساڵی 2005 خولی یەکەمی هەڵبژاردنەکان لە عێراق بەڕێوە چووە کورد 69 کورسی بەدەستێناوە هەر 2005 خولی دووەم بەڕێوە چووە کورسەکان دابەزیەوە بۆ 47 ساڵی 2010 57 کورسی بەدەستێناوە ساڵی 2014 52 کورسی بەدەستێناوە ساڵی 2010 ڕێژەی کورسەکانی کورد کە ئێستاە لە پەرلەمانی عراقیدا 56 کورسیە پرسیارەکانمان بۆ بەرنامەی داهاتووەیە 56 دەمێنێتەوە یان کەم و زیاد دەکاو بەدەستی کێ ئەمە کەم و زیاد بکە پرسیارەکانمان ئەوەیە کە ناوچە دابرنراوەکان مەترسیان لەسرە بەو دۆخی کە ئێستا تیدان پرسیارەکانمان بۆ بەرنامەی داهاتوو ئەوەیە کە کۆمیسیۆن ئامادەیە بۆ هەڵبژاردننی پێشوەختە و مانگی 6 لە عێراقدا پرسیارەکانمان لە بەرنامەی داهاتوودا ئەوەیە کە سوننەکانی عێراق بۆچی ئەوانیش زیاتر لە کورد بێدەنگن و هیچ قسەیشان نییە لەسەر پرۆسی سیاسی و هەڵبژاردنەکان لە عێراقدا بینەرمان بن بۆ ئەڵقەی داهاتووە گەڕێنەوە لاتان خواتان لەگەڵ